دانکردن و نشتاجبون از بحث بکم دکتر تو گله بخیر هاتی. زور سپاس خوش حالم نگفتم. اگر بری دو سه سال کجی اف بابت هات بابا حس کردن دی خلیق دابجت خونه تشتی وصا نابت راستی چجارا نب حکومت که نب دوا نفسیاجی بس چوا بو يعني اما از وی پروژه بو چی ریروژیان بله لراستی دا اوی که زور من بخوی که خوش دامن انا اسال سردسی جنابی کاغ مسرور بارزانی سروک حکومتی هریمی کردستان و حکومتی هریمی کردستان بگشتی و بیت راستی کی برجس اکرا و هاولاتیان سودی لبین و ابین ام پروژه ریروژیان براستی جیانه و ابخش بو ناوچه او ناوچه زوریان براستی يعني بشيوق لشيوق كان لروي خدمة جزاري وكو بيوز نبو يعني خاويني كنترول نكرابو أما جيان أقرنته بو ناوشان وكو شون لهموش وانا كان تري هوليرو بارزجاي هوليرو لهموش وانا كان تري كردستانا بروسي قشة بيكردنو فراون بونو جيان خوش كردنو أسودا كردني جيان بريويا. الله يبارك شاب. في آخرنا سكت جهم. دي أو مصطلح جركة الشعبي جركة مليا كان زياتر بجوي دخران. أو النما أو النامينة لدهاتوش زياتر أما يعني بديار ذكي أكيد أو بروجة طموح أو بلانا بر بهاي كابيني نوعي حكومتي هريمي كردستان لسرتا وهي بهم أوشتاني رشاو كربو كهاولاتي شقي خدمة جزاري أم كابيني وحكومتي هريمي كردستان بهاولاتي لهم شو أنا كان لقرك مليا كان لقرك هجار نشينا كان ولهم قرك كان ترى وإسا أم راسي أنا وبرجسا بهم من بشاي خمان أبينين قشة بيكردني كيف راوان هي وهيش فرق جوازيك نكراون بو همي منطقة بو همي نافش بو همو نافش كان أو يدست توان رابي بيجيشت بيكراون سنك رنجا والله تيجي في بسيارة يمكن بوشي زيادة تر جرينجي بهوليري تتدون يانجي جبا جيكرنا فان بروجيت هو صايد زبلاح يعني كاميرا كاسكا أفري روجيانا أو بروجي أو فريا جوزاريا بلاسيا هوليري معناه أو بتني كار الهوليري تتكرن يانجي براستي بروجيت زبلاح النافشة دي جت هري ما كردستان بي جداي هاتي نكرن. بله برأيي كهردم يعني شعاري حكومتي هريمي كردستان وبوك همو هريمي كردستان يك بارچه ويك ضلا ويك دسته ويك تيمه وبا همان روحية هولي خدمت كردني همو هولات يعني أدري لسنوري هريمي كردستان هر لكلارو بيجرتا آقات زاخو بلام بحقت هر لسرتاي بيكناني أم كابيني جورا الريكوتنيك هبو كجيبجي كردني بروجكان لسر داهاتي ناخوي أشونان أخوان أبي بو بيكا داهات دياري كراو لهريمي كردستان وإما أوكاتك نوتيش من أفروج نوتك هموي أدرايو بموچە بە خەڵکی هەرێمی کوردستان تەنها داهاتی ناوخۆ بوو کە ئەگەر هەر ئیدارەیەکی لۆکەڵی بتوانێت بە شێوەیەکی نەزیه و خاوێن و بە شێوەیەکی ڕێکوپێک و گونجاو کوی بکاتەوە ئەتوانێت بیخاتە خزمەتی پرۆژە خزمەت گوزارێکان و ڕەنگە ئەو پرۆسەیە بەڕاستی لە هەولێر و دووەک بە باشتر و بە گونجاوتر ئەکرێ بۆیە زیاتر پرۆژە لەو دوو شوێنە ئەبینین بەرجەسا بێت و جێبەجێ ئەکرێت و ئەکەوێتە خزمەتی هاوڵاتیانەوە. جا ئەوە بیرۆمە ئاخفتنەکە سەرۆک وەزیران خۆشت ئینە ما گوتار نینن بروجيت ما وأو كارت تكرن جوتارا ما يا براستيجي يعني ما قولي نبيا سردمي كابينة نهم يا حكومة هرم كردستان بس أخفتن هبن بروجاتي نكرن وقولتنا أبا ما بيشكش كرد باشا روجي دا يعني أسنشن في جواب بسياركم كهين ديت شكن ليش بلانات كتري كده أبو هوليري وهرم كردستان بقشتي بروجين وصاين نوازة. بله. خوي هريمي كردستان ويرا اويك روبروي الانغاريكي زور بو باش جورها شواز لا هريمي ولا ناخوي ومحاربه اكرا ودجايتي اكرا جارك نوتي لجيراي وجارك بوجي لي برا جارك تيروري اني راس جارك بدرون لي ادرا بلام امانه هيك ريغرنا بن بردمي او اراده بهزو بولايني هريمي كردستان وسركدايتي سياسي هريمي كردستان متابعتيش بارتي ديمقراطي كردستان كان بارتي كسركي حاكمه لهريمي كردستان وبشكي زوري حكومه هريمي كردستان لاي بارتيا بروي او الانغاريانا زور ازانو بهزانه بو وحولي دا براسي الانغاري كان بغور بو درفت بو بلانكي غوري يعني اوكي اما بارقام دقيق لبرچامان لمش صالي رابردوا
حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی نۆ بەنداو دروست بکە. نۆ بەنداوەکە باید 262 میلیارد دینار بووە و 252 میلیۆن مکعب توانای خەزنکردنی ئاوی هەیە. لە بواری پۆند 81 پۆند کە 23 دروست کراوە 58 لەژێر کارکردنیان. لە بواری خزمەتگوزاری ئاوی خواردنەوە 7 پرۆژەی ئاوی خواردنەوەی جێبەجێ کردووە لە سەرتاسەری هەرێمە بای تریلیۆنێک و 100 میلیۆنە و 825,000 مکعب ئاوی خاوێن ڕۆژانە ئەیە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم پرۆژە تازانە. لە بواری بازرگانی و با بڵین خۆراکیە سیعەی خەزنکردنی گەنمی گەیانێتە 1 میلیۆن تن کە ئەمە ئەو ئەرقامانە پێشووتر بە هیچ جۆرێ نەبوو. لە بواری ڕێگەوبانە کە اختصاصی وەزارەتی ئەمەیە 718 پرۆژەی ڕێگەوبانی جێبەجێ کردو بە تریلیۆنێک و 32 میلیۆن و 2681 کیلۆمەتر ڕێگەی خسۆتە خزمەتی هاوڵاتیان و جگە لەوەی کە 401 پرۆژەی تر ئێستا لەژێر ئەنجامدانایە بای 3 تریلیۆن و 280 ملیارەکە ئەمە ئیرادەیەکی بەهێز پیشانەیە لایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ خزمەتکردن کەم وڵاتەیە لە دنیا ئەمەندە بوجە بۆ بواری ڕێگەوبان تەرخان کرێ وەکو ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە مەقسەی من نیە مەقسەی ئیندێکسە نێودەوڵەتیەکانە. جگە لەوەی لە بواری قوتابخانە 220 قوتابخانە دروست کراوە 2240 قوتابخانە نۆژەن کراوەتەوە. کارەبا لە 2360 مێگاوات و گەیەنراوەتە 4200 مێگاوات. جگە لەوەی کە پرۆژەی ڕووناکی ئێستا زیاتر لە 4 میلیۆن هاوڵاتی سوودی لێوەرەگرێ. پرۆژەی هەژماری علاکولین پرۆژەکان ئەوە زۆر فرێ ناکەین. ئەلحەمدولیلا کە ئەمە هەموو دڵخۆشکەرە ئەمە پلانێکی گەورەیەکە هەرێمی کوردستان هەڵ ئەسێنی هەرێمی کوردستان بەرەو گەشەبردننی گەورە ئەبات و ئەمەش ئیشەڵڵا هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆشگوزەرانە بن و ژیانێکی ئاسوودان لە ژێر دەستی ئەم پلانە ئەگاتە دەستیان. دکتۆر کات چەند ئاواکردن یا زەحمەتە چاودێریکردنا ئەوان پرۆژە چین ڕێکوپرا بن چژی حتا پۆند و بەنداو بن چژی حتا پرۆژەی ڕۆناکیە و هەر پرۆژەیەکی دیکە بێت کەمەرە کەسکەبێن و کە دێتە ڕاگەهاندن ڕێڕۆژیان چاودێریکردن پلانە چاودێریکردنی چاوال بەرچاوێت حکوومەتی ینی نەبتنی هەموو دروستکردنا پرۆژەیەکی ئیتر یە بێخودان بێت یە پشتگۆ هاوێتی بن. بەڵێ لە ڕاستیدا ئێستا ئەم بودجەی داهاتی ناخۆی کە لە ئێستا لە بەردەستمانێ بەداخەوە حکوومەتی فیدراڵی عێراق ئێستا دەستی خسۆتە بینەقاقای ئەو بودجەیەش هەموو جارێ نردنی 120 ملیار کاشی کردو بە مەرج بۆ ئەوی کام موچە بنێرکەمە پێچەوانەی یاسای موازنی و پێچەوانەی دەستوەرە بەڕاستی ئەو بودجەی داهاتی ناخۆیە کە کۆ ئەکرێتەوە ئەگەر وەزارەتی دارایی ڕوونکردنەوەکانیان بێنینەوە بەرچای خۆمان زۆربەی زۆری بۆ ئیدامەیە بۆ ئەو چاودێریکردنێ لە هەموو ڕۆکان. ئێستا بۆ نمونە وەزارەتی ئەمە بواری ڕێگاوبان ئەو تونێلانی کە تەواوی بەجێ نێهێڵراوە. ئێستا تونێلی پیرمام، تونێلی زاخۆ، تونێلی ئەزمەر تیمی 24 ساعتە چاودێریەکە و ئاگای لێتی بە 3 شەفت و بودجەی مانگانی بۆ تەرخانکراوە کە چاودێری بکە ئاگاداری ڕێژەی کاربۆن مۆنۆکساید بێ لە ناو تونێلەکە ئاگاداری خوانەخواستە ڕووداوی نەخوازراو بێ ئاگرکەوتنەوە بێ فریایکەوێ. بۆیە حکوومەت لە هەموو شوێنەکان ئەو پرۆژانی کە ئیکا بەجێ ناهێڵێ و چاودێریەکی وردی لەسەرەکە و ئێمەسا هەر باباسی وەزارەتی ئاوادانکردنەوە بکەم تیمی سیانەمانەیە لەسەر تا سەری هەرێمەکە ماگانە 1 ملیار دیناری بۆ تەرخانکراوە چاودێری ڕێگاکان بکە. زۆر باشە دکتۆر من نامەوێ ڕاتکێشمە ناو بانگەشەی هەڵبژاردن بەڵام چونکە خەڵکانێکن هەندێک قسە ئەکرێ لێرە و لەوێ ئەڵێ داهاتێکی زۆری ناخۆ هەیە لە بەردەستی حکوومەت ئەم پرۆژانەی ئەکرێ وە کراوە بە پارەی چەند هەفتەیەک دەتوانرێ بکرێ. ڕاستە شتیوە هەیە ئەو پارەی لە بەردەستی حکوومەتە زۆر لەوە زیاترە یان بەجددی هەر بەشی ئەوەندە دەکا کە پرۆژە کراونەتەوە پرۆژە جێبەجێ دەکرێت. هەرچەندە ئەو وردەکاریە بەڕاستی وەزارەتی دارایی ئاگایلێتی بەڵام بە پێوەی کە ئەو داتانەی ئەمە بینیمان و ڕوونکردنەوەکانیان ئەو قسانە زۆر دوورە لە ڕاستیەوە. ئەو داتایی کە هەیە لە بەردەسا داهاتی ناوخۆ بە ڕقەمی نزیکی 300 ملیارە ماگانە بەڵام بە کاش نزیکی 240 ملیارە واتە 6 ملیاری ئەرقامی مەقاسی و هەندێک تەرتیباتی حسابیەکە تەنها لە حسابە بانقیەکانە دەرەکەوێت. ئەگینە وەکو ئەوی کاش کە ئەکوێتە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها 240 ملیار ئەویش 120 بنێرێ بۆ هاتنی معاش موچە ئەو 120 تر کە ئەمێنێتەوە جگە لەوەی کە بەڕاستی هێزە ئەمنیەکان خەرجیان هەیە ئەم هەموو دەوائر و مؤسساتانی دەوڵەت خەرجی ماگانیان هەیە بۆ بەڕێوەچوونیان سیانە و ئیدامەی ڕێگاوبان ئاو کارەبا سەرێک بێت. ئەکید ئەنی ئەم پرۆژە گەورانە کە تەواو بۆ بەڕاستی جی سپاس کە باسی ئەوکەن زۆرێک لەو کۆمپانیانە بە قەرز کردویانە بەشێکی زۆر لەو پارانە ماوەریکنەوە بەڵام خۆشەویستیان بۆ کوردستان و ئەو ئیدارە ئەو ئیرادە بەهێزەیە کە هەم لە جەنابی سەرۆکی حکوومەتی بین هەم لە حکوومەتی هەرێما بین وای کردووە کە بە مطمئنی و پرۆژەکان تەواوکن قەرزی زۆریشان لای حکوومەتە بەڵام پرۆژەکانیان تەواو کردو خسویانەتە خزمەتی
هاوڵاتیانەوە نەخێر ئەو پارەیە مقدارەکانی بۆ شێوە خەیاڵیە نییە و هەمووی داتا و ئەرقام هەیە بە شەفافی وازەحە. پێشتر ڕەنگە لە زۆر بە وڵاتانی ژەروا بێ وەزیرە یان شێوەرمەندێکی هەر سەرۆک وەزیرانێک کە ئیتر هەوڵ دەدات بە پشنیار پرۆژە بیداتە وەزارەتە جیاجیەکان یان بیداتە دەست سەرۆک وەزیران، بەڵام خودی سەرۆک وەزیران من باسکەم هەتا چڕادا خۆی لەسەر هێڵە لە شوێنێک بۆ شوێنێکی تر ئیتر کە بیر لێ دەکاتەوە ئەم شوێنە پێویستی بە چ پرۆژەیە کە خۆی ئەم پێشنیارە بداوە سەرپەرشتی جێبەجێکردنی پرۆژەکەش بکات. بەڵێ ئێمە زۆربەی زۆری ئەو پێشنیارانی کە لە ڕێی بەڕێز وەزیری ئاوادان کردنەوە وەزارەتی ئاوادان کردنەوە بەرزمان کردوەوە بۆ چ سەرۆکایەتی ئەنجومەن بێت چ بۆ نووسینگەی جەنابی سەرۆکی حکوومەت بێ هەمووی ئاوڕی لێ دراوەتەوە بەڕاستی هاتووەتە سەر هێڵ و خۆی چارەسەری کردو. نمونەی زۆریشم لە بەردەمایە ڕێگەی هەولێر کۆیە کە ماوەیەکی زۆر بوو وەستا بوو لە 2014ەوە تا 2024 10 ساڵ وەستا بووە داواکاریکی زۆر هەبوو لەسەر ئەم بابەتە بە تایبەتی خەڵکی خۆشەویستی کۆیە کە ئیلحاحێکی زۆریانە کرد ئەم پرۆژانە خۆی هات و کۆمپانیای باشیان هێنا ئێستا پرۆژەکە بە باشی ئیشی تیاکرێ. ئێستا ئەم دقەیە کە ئێمە قسە ئەکەین 720 کارمەند لە ڕێگەی هەولێر کۆیە کار ئەکا 600 ئامێر لەوێ کار ئەکا. هەروەها ڕێگەی کۆڕێ شەقڵا و قەندیل ئەو پارچانەی کە ما بوو کە ئەویش ڕێگەیەکی شریانی و با بڵێن شادەماری ڕێگەوبانە لە هەولێر و بەرەو سۆران و لەوێ بەرەو خاڵی حاجۆمەران لەگەڵ وڵاتی کۆماری ئیسلامی ئێرانە ئەویش هەر لەلایەن بەڕێزیانەوە ئاوڕی لێ درا و ڕەزامەندیکرا. ڕێگەی کەڵک بەردەڕەش ئەویش بەڕاستی ڕێگایەکی زۆر پێویست بوو بۆ ئەو ناوچێ داواکرا. یەکەم جار 100 ملیاردمان بۆ داواکرد دوای کە بەڕێزیان هات بەردی بناغی دانا پارەکەی کرد بە دوو ئەوە نەوتی ئەبێ فراوانتریش کرێ لە جیاتی و دوولین بێ بەسیرێن. ئەمە ینی خودی احتیمامدانی بەڕێزیانە کە لە نزیکەوە ئەوەی من ئاگام لێتی بینیمێتی چاودێریەکە. دکتۆر پرسیارە دومەهی کاس بکەم ئەگە کورتی بەرسەوەم دی نوکە و بەرێدا چ جدۆهەیەک هەیە سەر بەرەی خوددانە و بەرهێنەری بۆ هەرێمەوە کوردستانی یعنی وە بەرهێنەرژی مستعد نینە پارێ خول جاکی صرف کرد ئەگەر ئاوادانی نەبێت بێ ئاوادانیە حتا چڕا دەڕاو بۆ چونێن و بەرهێنەرێن ژ دەرڤە تایبەتیژێن وڵاتێن دیر و حتا ئینکەندا ویژاتەگۆڕین سەر هەرێمەوە کوردستانی ڕۆژ ڕۆژ هەمت بینین و بەرهێنەر زێدەتر بەرێ خود. ئەم پرسیارەی جەنابە زۆر گرنگە کۆمەڵی پرۆژە بۆ نمونە لە پایتەختی هەرێمی کوردستان شاری هەولێری خۆشەویست کراوەکە خەڵک ڕەنگە هەر بە ڕووە سادەکە تەماشاکە پرۆژەی ئاوی خواردنەوەکە و پرۆژە گرنگە بوو پرۆژەی تەسفیەکردنی ئاوی ئاوەڕۆ ئەم پشتێنی سەوزایی ئەمە وەکە هەولێر بخاتە لیسی شارە عالەمیەکانەوە وەکو شارێکی مترۆپۆلیتانی لێبێ کە ئەمە و بەرهێنی نێودەوڵەتی ئەم ئیندێکسانە تەماشاکە ئەم پێوەرانە تەماشاکە ئینجایەتە وڵاتێکەوە یەتە شوێنێکەوە و بەرهێنەکە. من ئەوەی ئەبینم ئەم هەوڵانی جەنابی سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان وەکە هەم هەولێر هەم بەگشتی هەرێمی کوردستان شوێنێکی بەرفراوان بێ بۆ ئەنجامدانی و بەرهێنانی گەورە ینی بەڕاستی لە کەرتی تایبەتەوە پارە هەڵقڵێنرێت یێتە دەرێ بۆ ئەوی بتوانرێن سێکتەرەکانی تری پێ بزوڵێنرێتەوە دوجار بێ بە سەرچاوەیەک بۆ باشکردنی باری ئابووری هەرێمی کوردستان. لەک سپاس دکتۆر ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەت ئاوادانکردنی و نیشتەجێبوونی گەلمەدەوم خۆشحاڵ بووم گەلە بخێرەوەتی. ئێمەش خۆش هەر بژێت.